سلااوتان لەبێت بە دروشمی 25 ساڵە بەهرێ و ئازادی ئاوێزانی گەلاوێژن 25مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ لە شاری سلێمانی دەستی بەکار و چالاکیەکانی کرد. لەم دیدارە تایبەتەدا گفتوگۆی زیاتر لەگەڵ میوانان و بەشداربوانی فستیڤاڵدا دەکەم. سەرەتا قسا لەگەڵ دکتۆر موحسین ئەحمەد نووسەر ئەەکەم. دکتۆر گیان بەخێر بێت، سپاس بۆ ئامادەبوونت. 25مین فستیڤاڵی گەلاوێژ چۆن هەڵەسەنگێنیت؟ 25مین فستیڤاڵی گەلاوێژ چارێکە سەدەیەک بەسەردا تێدەپەڕێ، یعنی مێژوویەک تێپەڕیوە، کۆمەڵێک بەهرە پێگەیشتووە، کۆمەڵێک هەندێک بوونەتە نووسەری ناسرا و هەندێک ینی ژیانێک تێپەڕیوە. ئیتر بە فستیڤالێکی زۆر جوان و شایستە و گەورەی دەزانم دەبواە هێشتا لەوە زیاتریش دەوڵەمەندتر و فراوانتر بێ. چی بکرێ بۆی دەوڵەمەندتر و فراوانتر؟ دەکرێت مەسەلەن بۆ فلیمی تێدا بێ، زۆر فلیمی سینەمایی تێدا بێ، کورتە فلیمی تێدا بێ بۆ وەکو پشتگیری گەنجان، دەکرێت مەسەلەن بۆ بەشی مناڵانی تێدا بێ، لایەنێک بۆ مناڵان، بۆ ژنان، بۆ مەسەلەن لایانی با بڵێن پەیوەندی کۆمەڵایەتی ئەو شتانی تێدا بێ. هەروەها دەکرێت بۆ منداڵانیش زیاد بکرێ. دەکرێت مەسەلەن هێشتا شتیتکەی بخرێتە سەر وەکو پێشبڕچەی ڕۆمان، پێشبڕچەی با بڵێن توێژینەوە، هەموو کۆمەڵێک شت هەیە دەکرێت بخرێتە ناوی. بەڵێ بەڕێستان بەچی بەشداریتان کردووە لە 25مین فستیڤاڵی گەلاوێژە؟ من بە لێکۆڵینەوەیەک بە توێژینەوەیەک لەبارەی چیرۆکەکانی 25 ساڵی ڕابردوو بەشداریم کردووە. ئیتر نزیکەی لەم 25 ساڵە تقریبەن 120 بۆ 135 چیرۆک کورتە چیرۆک بڵاو کراوەتەوە، هەمووش براوە بووینە، ینی هەمویان هەمووشیان هی گەنجان بووینە، ینی ئەوانەی کە تازە دێنە ناو جیهانی ئەدەب و چیرۆکنووسی. ئیتر خوێندنەوە و کارکردن و لەسەر ئەم چیرۆکانە ئاسان نەبوو، وەختێکی زۆری خایاند و ئیتر دەبواە پلان و نەخشەیەکی زۆر. چەند کات ویست بۆ کۆکردنەوەی ئەم شتانە؟ 2 مانگ بۆ نووسین، بەس تەنیا 2 مانگ بۆ نووسین و بیرکردنەوە و توێژینەوە لەبارەیان، چونکە دەبواە هەموو بخوێندرێتەوە لە ڕووی هونەریەوە، حسابی تایبەتی بۆ هەر دانە بەدانە چیرۆکان بکرێ، لە ڕووی داڕشتن، لە ڕووی کەسایەتی، لە ڕووی ناوەڕۆک، لە ڕووی با بڵێن شێوازی هونەری چۆن نووسراون، جێڕانەوەیان چۆنە، ئەمانە هەمووی لایەنە هونەریەکان و وردەکاریەکانی ئەم چیرۆکانان کە دەبواە لە بەرچاو بژیرێ. کام ئینجا لە ناو ئەم چیرۆکانە دەبواە هەڵبژاردەیەک بکەین وەکو نمونە چیرۆک بەکاری بێنین بۆ توێژینەوە، بۆ لایەنی کردەچی با بڵێن لایەنی پراکتیکی شیکردنەوە و کاری شیکاری. ئیتر خۆشبەختانە ئێمە توانیمان دوای ئەو هەموو پشکنینە 10 چیرۆکمان هەڵبژاردووە وەکو نمونە چیرۆک بۆ تەواوی سەرجەم، بەڵام ئەمە هێشتا مانایوانی هێشتا چیرۆکی جوانتریش نییە، هەیە، بەڵام ئەمە هەوڵمانداوە هەرە جوانەکان هەڵبژێرین. ئیتر چیرۆکی سەرکەوتون بەداخەوە چیرۆکەکانیش ینی لە ڕووی ناوەڕۆکەوە هەر هەمویان با بڵێن لایەنێک لە ژیانی ڕابردووی کارەساتباری کوردی پیشان دەدەن. ینی ئەمە دەبێتە با بڵێن پرسیارێک دەوروژێنێ بۆ ئەم چیرۆکانە ئەم ناوەڕۆکانیان هەیە کە زۆربیان لەسەر تند و تیژین، لە 180 چیرۆکەکان لەبارەی تند و تیژی و ئیتر تند و تیژی کۆمەڵایەتیبی، سیاسیبی، یان با بڵێن وەکو جەنگ، وەکو کێشە کۆمەڵایەتیەکان، کێشە وجودیەکان، ئیتر زۆرن یانی ئەو چیرۆکان ناوەڕۆژی چیرۆکەکان. ئەمەش پرسیاری ئەوە دەوروژێنێ بۆ ینی ئێمە نەمانتوانیوە کۆمەڵی خۆمان، کۆمەڵی کوردی بەرەو ئاراستەیەکی دروستری سیاسی کۆمەڵایەتی ڕۆشنبیری با بڵێن کولتوری ببین کێشە کۆمەڵایەتیەکان کەمتر ببنەوە لە ناو کۆمەڵ، چەند تند و تیژی کەمتر بێتەوە، ژیانی گەنجەکان باشتر بێ کە دیارە باشتر نەبووە. پەیوەندی نێوان ژن و پیاو یەکێکە لە ناوەڕۆکی بابەتی چیرۆکەکان، مەسەلەن کە زۆر بایەخی پێدراوە ئەو تند و تیژیە تاکەی ینی ئەمە هەموو پرسیارن.
تر ئەمێ بوو با بڵێن ناوە کاریگەرترین چیرۆکەکان لە لای تۆ کامانە بوون؟ وەڵاهی ئەم دە چیرۆکەی هەڵمان بژاردوون چیرۆکی سەرنج ڕاکێشن زۆر بەڵام یەکێک لەو چیرۆکانەی کە بۆ من زۆر جێگای سەرنج بوو چیرۆکێکە لەسەر جێڕانەوە نووسراوە یعنی چیرۆنووسێکە دەیەوێت چیرۆکێک بنووسێ بەشداری فستیوالی گەلاوێژ بکە بەڵام ئاخیرەکەی دەرناچێ یعنی ئەمە دەبێتە هۆی با بڵێن جۆرێک لە با بڵێن کێشەیەکی تۆزێک ئەوە دەوروژێنێ خۆش نییە ینی وەکو کە هەوڵ دەدا خەبات دەکات جوانترین چیرۆک بنووسێ بەڵام لە کۆتاییەکەی لە فستیڤال و پێشبڕکەی چیرۆک دەرناچێ ئەمە چیرۆکەکی جوان بوو بڵێ ئەم فستیڤالە چۆن نەتوانێت ببێتە پردی پەیوەندینەتەوە زمانە جیاوازەکان؟ ڕاستیەکەی هەر بە فستیڤال دەکرێت شتیوە چونکە فستیڤال مرۆڤەکان بەیەک دەگا بەیەک دەگەێنێ کولتورەکان بەیەک دەگەێنێ با بڵێن فەرهەنگەکان بەیەک دەگەێنێ ئینسانە جیاجیاکان بەیەک دەگەێنێ ئەمەش بۆ خۆی ینی گرینگە ینی ئەگەر ئەمە نەبێ هیچ ڕێگایەکی تر نییە یەکتر ناسین و بەیەک گەیشتن و لە یەکتری گەیشتن و لە هەمان کاتیش فستیڤال فرسەتێک دەداتە هەندێک لە بەهرەکان خۆیان بناسێنن گرینگە زۆر فرسەتێک دەداتە یەکتری ناسین و یەکتری قوبوڵکردن و هەروەها فرسەتێکیش دەداتە لێبوردەیی ینی مرۆڤەکان لەگەڵ یەکتری لێبوردە بن ئیتر دەبێت دەرگای با بڵێن تونند و تیژی دابخەن ئەمە زۆر زۆر گرینگە بڵێ تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەگەر باز لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەم کاریگەری چێ لەسەر ئەدەبیان بە تایبەتی کتێب و گۆڤارەکان؟ وەڵای کاریگەری زۆرە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەپلەی یەکەمە بەستە فەیسبوک و تویتەر و ئەوانەیە ئەمانە زۆر زۆر گرینگە بێگومان بەڵام نابێتە جێگرەوەی فستیڤال و کتێب و نووسین و با بڵێن هەر کەسە و ئەوەی هەر بوارە و ئەوەی خۆی هەیە ینی تایبەتمەندی خۆی هەیە فستیڤال زیندوێتی تێدایەوە لە چاو با بڵێن تۆڕە کۆمەڵایەتیان تۆڕە کۆمەڵایەتەکان بوارێکی مەجازیە بوارێکی با بڵێن ڤیرچوێلە وەکو بە ئینگلیزی دەڵێن مەجازی ئیتر هەر لەم ئاستەشدا دەمینێتەوە کەسەکان هەموو دوور بە دوور یەکتر دەناسن ئەمەش بێگومان خراپ نییە زۆر گرینگە بێگومان بەڵام وەکو بەیەکگەیشتن و یەکتر ناسین نییە. دکتۆر محسین سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە وچانێکی کورتووە گەڕێمە وڵاتان. گەڕانی وڵاتان بۆ ئەم دیدارە تایبەتی کە تایبەت بوو بە 25ەمین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ میوانێکی ترم لەگەڵا زرار سەرتاش شاعیر و ڕۆمانووس کاک زرار سڵاو لێبێ سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە. سڵاو لە ئێوەش. ئایا ڕەوشی وەرگێڕان لە زمانی کوردی و بۆ زمانێکی تر چۆن هەڵەسەنگێنی؟ بەڕاستی ئەوەی ڕاستی بێ ئێمە تا ئێستا کە زیاتر ئەو ئەدەبیاتەی ئەو ئەوانەی زیاتر وەرگێڕان لە زمانی بێگانەوە زیاتر بۆ زمانی کوردی بووە. ئێمە زیاتر ئەمڕ لەم ڕۆژگارەدا پێویستمان بەوەیە لە بواری وەرگێڕاندا ئەدیبان و نووسەرانی کورد شاعیرانی کورد ڕۆمان نووسەکانی کورد هونەرمەندانی کورد بە ملەتانی جیهان بناسێنین ئەوەش بە وەرگێڕانەکرێ پێویستە تێکستە ئەدەبیەکانی کورد تێکستی شاعیرانی کورد پێویستە کتێبی شاعیران و ڕۆمانووس و چیرۆکنووسانی کورد لە زمانی کوردی وەرگێڕێتە سەر زمانەکانی تر بەوە ئەتوانین زیاتر ئەدیبانی خۆمان بە دنیای دەرەوەی یان بە جیهانی دەرەوە بناسێنین. هیچ هەوڵێک هەیە بۆ ئەمە؟ وەڵی ئێستا تقریبەن خۆشبەختانە هەوڵێکی وا لە ئارادایە بەڵام هێشتانەکە جێگای دڵخۆشی نییە هیوادارم زیاتر دەستگاکان دەستگا ڕۆشنبیریەکان ئەو زیاتر گرنگی بەو بوارە بدەن. 25 ساڵی فستیڤاڵی گەلاوێژ چۆن هەڵەسەنگێنی؟ بەڕاستی بە ئێمە ڕاستگویانە بین فستیڤاڵی گەلاوێژ لە کاتێکدا کە یەکەم هەنگاوی دەستپێشکردنی فستیڤاڵی گەلاوێژ لە کاتێکدا سەری هەڵدا کە بێئومێدی باڵی بەسەر هەموو
کوردستاندا کێشا بوو لە کاتێکدا شەڕی براکان بوو سپەڕینەوە لە خاڵی پشکنینی شارێکی ئەم هەرێمە بۆ شارێکی تری ئەم هەرێمە لە پەڕینەوەی سنووری وڵاتێک بۆ وڵاتێکی تر زۆر زەحمەتتر بوو. فستیڤاڵی گەلاوێژ لەو کات و ساتەدا توانی ببێتە هەوێنی پەڕینەوە و پێگەیاندنی ئاشکردنەوەی نووسەر و ئەدیبانی کوردستان بە هەموو جیاوازەکانەوە لە فستیڤاڵی گەلاوێژدا هەموو دەنگە جیاوازەکان ڕەنگە جیاوازەکان لە کوردستاندا توانیان لە فستیڤاڵی گەلاوێژ توانی ئەم هەمووانە کۆبکاتەوە ئەم هەموو جیاوازانە کۆبکاتەوە و لە نۆژەن سەر لە نوێ ببێتەوە پردی بە یەکگەیشتنەوەی جیاوازەکان. ئاستی بەرهەمە بەشداربووەکان لەم فستیڤاڵەدا چۆنە بینیان چۆن هەڵی ئەسەنگێنی؟ بەڕاستی ئێمە بە ڕاشکاوانە بڵێین فستیڤاڵی گەلاوێژ بووە هۆکار بۆ ناسین و بە دیارخستنی دەیان قەڵەمی جوانی بە تایبەتی لاوەکان زۆر قەڵەمی وا بەهۆی فستیڤاڵی گەلاوێژەوە ئێستا بوونەتە دەنجی ئەدەبی دیار بوونەتە ژمارە لە ناو ئەدەبیاتی کوردیدا. بەڵێ جیازی جەندەری تا چەند هەبووە؟ وەڵڵاهی ئەوەی لە فستیڤاڵی گەلاوێژدا کە ئەیبینی تەماشایەکەی بەشداری ڕەگەزی مێ بە بەراورد لەگەڵ پیاوان بڵێمەکان زیاترن ئەمە جێگای دڵخۆشیە. بەدڵنیاوە جێگەیەکی زۆر جێگای ئومێدە. بەڵێ ئایا بزوتنەوەی شعری لە کوردستاندا لە چه ئاستێکایە و تۆکو خۆت چۆن هەڵیە سەنگێنی؟ بەڕاستی من زۆر دڵخۆشم کە ئەبینم بە تایبەتی گەنجەکان کە تەماشایانەکەی توانای زۆر چاکیانتیایە. ئەمەش زیاتر هیوادارم کە گەنجێک بە دەقێکی شعری جوانە نووسێ غدوریەت نەیگرێت دەبێت بەردەوام بێت لە خوێندنەوە بخوێنێتەوە بە قەنەعەتی من قسەیەک بەیە ئەڵێم 1000 دێر بخوێنەوە یەک وشە بنووسە سەرکەوتووە بیت. سەرکەوتوو بیت. بەڵێ ئەم فستیڤاڵە چۆن نتوانێت ببێتە پردی پەیوەندینەتەوە و زمانە جیاوازەکان؟ ئەمەیان لێرەدا کە دەی ئینسان لە ناو فستیڤاڵی گەلاوێژدا تەماشا ئەەکەی جگەلەوەی کە ئەتو کوردی هەر چوار بەشەکان و کوردەکانی تاراوگەشت لە فستیڤاڵی گەلاوێژدا ئەبینی لە هەمان کاتدا ئەبینی بەبێ جیاوازینەتەوەی لە فستیڤاڵی گەلاوێژدا وا هەستەکەی تۆ لە ئەم سلێمانیە بەهۆی فستیڤاڵی گەلاوێژەوە بۆتە شاری هەمووان بە هەموو نەتەوە جیاوازیەکان و بە هەموو ئەدیبەکان بە هەموو ئەدیب و نووسەر و هونەرمەندە گەورە ناسراوەکانی جیان لە فستیڤاڵی گەلاوێژدا کە دەیان بینی ئەوەش زۆر هیوادارم بەردەوام بێت و زیاتر گرنگی پێ بدرێت تا ئەو نووسەرە گەورانە و ئەو نووسەرە ناسراوانەی کە غەیری کوردن باوەت وا تێ نەگەن کە ئێمەی کورد تەنها هەر چەکمان بەدەست بۆ و هەر پیاوی شەڕ بووین ئەگەر بوارمان بدەن ئێمە لە ئەدەبدا ئەتوانین زۆر زیاتر ئەسپی خۆمان تاو بدەین ئێمە چەکمان دەمێکە وەلاناوە ئەگەر داگیرکەرانی کوردستان ئەگەر دژمنەکان لێمان گەڕێن ئێمە قەڵەم و هونەرمان لا زۆر پیرۆسترە لەبەرەوەی ئەگەر تەماشای ڕابردوو تەماشای دیرۆکی دووری لە مێژینەی کورد بکەی هەموو کاتێک لە کاتی ئیشکردن لە ناو ڕز و مەزراکاندا لە کاتی دروێنەدا بە هونەر بە هۆندراوە بە شعر بە فۆلکلۆرە جوانەکانی ناسراوە ئێمە هەموو کاتێک دژی شەڕ بووین. ئەی ئەگەر بپرسم ئەدەبیات دوای کۆرۆنا چۆن هەڵە سەنگێنین یان بەرەو کێ ڕۆیشتووە؟ تقریباً بڵێن کۆرۆنا کاریگەری خۆی نەک هەر لەسەر ئەدەبیاتی کورد هەبوو ئەوە کارەساتێک بوو بەسەر مرۆڤایەتی داهات کاریگەری بەسەر هەموو جیهاندا بەجێهێشت ئومێدەوارم ئەم پەتایە بەرەوقەی مرۆڤایەتی بەربدات و ئێمەش بتوانین لە دوای کۆڕۆنەدا زیاتر گەشە بە بواری هونەری خۆمان بدەین. فستیڤاڵی گەلاوێژیش هەر تەنها بۆ ئەدەب نییە ئەوەی کە زۆر جێگای دڵخۆشیە لە فستیڤاڵی گەلاوێژدا هەر شعر و چیرۆک نابیندرێت مۆزیک ئەبیندرێت گۆرانی ئەبیندرێت شانۆ ئەبیندرێت سینەما ئەبیندرێت ئەمەش خۆی لە خۆیدا ئەتوانم بڵێم گەلاوێژ بۆتە گۆڕەپانی کۆکردنەوەی هەموو بوارە ئەدەبیە و
هوەری جیاجیاکان لە گەلاوێژدا. زرار سەرتا شاعیر و ڕۆمان و سپاس کە ئامادەبووی لەگەڵمان. سپاس بۆ ئێوەش، سپاس هیوادارم وەخت کاتم لێ نەکوشتە بن. زۆر سپاس، ناوبڕێک وەگەڕێم وڵاتان. سپاس. جارێکی تر سڵاوتان لەبێت. تەڵعەت تاهیری نووسرم لەگەڵا. کاک تەڵعەت سڵاو، سپاس کە ئامادەبووی لەگەڵمانە. سەرەتا ئەمەیە بپرسم بۆچی لە فستیڤالی گەلاوێژی ئەم ساڵا گرنگی بە هونەر درابوو جا لە ساڵانی تر کە سیمایەکی ئەدەبی خۆگرت بوو؟ زۆر ڕاستە. ساڵانی ڕابردوو کە دەرگوت فستیڤالی گەلاوێژ یەکسەر خەیاڵ و دنیابینیت بۆ شعر و چیرۆک و لێکۆڵینەوە دەڕۆشت. ئەم ساڵ ویستمان تایترازۆکە تۆزێک ڕێخینەوە. ڕاستی لە برەوەی کە میوانی دەرەوە دێ کە میوانی عەرب دێ کە میوانی فارس دێ کەوانێک کوردی نازانن مەسەلەن زەحمەتە تۆ شعری تازەی کوردی پێ بناسێنی بەڵام زۆر ئاسانە تابلۆی پێ بناسێنی لە برەوەی هەم مۆسیقا هەم شێوەکاری پێویستی بە زمان نییە یان با بڵێن زمانێکی گلۆبالیزمیە زمانێکی نێودەوڵەتیە زمانێکە لە سەروی با بڵێن مانای وشەسازیەوەیە مثلەن کە بێگانەیەک تابلویەک دەبینێ دەزانێت ئاستی هوەری تۆ گەیشتۆتە چۆ کە جۆ لە مۆسیقاکەت دەگرێت لە گۆرانیت دەگرێت لە ئۆرکستراکەت دەگرێت ئیترەمە پێویستی بۆ نییە تۆ بۆی شەرحکەی ئەم شعرا یان ئەم چیرۆکە یان ئەم توێژینەوەیە لە چه ئاستێکدایە مەسلەی هوەر زووتر دەپەڕێتەوە و زۆرتریش دەپەڕێتەوە یعنی ئەم قەرەباڵغەی دوێنێ بینیمان بۆ هوەر ئەمڕۆ نایبینین بۆ توێژینەوە ئەمڕۆ نایبینین بۆ چیرۆک نایبینین بۆ شعر خەڵک هەمووی لایەنگیرە بۆ مۆسیقا هەمووی لایەنگیرە بۆ شێوەکاری بەڵام کە گوتن نووسین و وشەسازی ئەمە ئایدۆلۆژیای تێدەکەوێت دنیابینی تێدەکەوێت یعنی دنیابینی کەسێکی موسڵمان بۆ وشە و وشەسازی و دەربڕین زۆر جیاواز لە دنیابینی کەسێک کە مثلەن دوورترە لە ئاین پەرستی گرنگیدان بە هوەر لەمەیە وەکو قەرزێکی کۆن بوو کە دەبایە بیدەینەوە ئێمە بەڕاستی تەماعمان هەیە کە ساڵانی دادێ هەندێک بواری تریش بخێنە ناو پشتبڕچیەوە مثلەن بۆ تێکستی شانۆیی کە ئێمە زۆر کەم تێکستی شانۆییمان هەیە من لە ڕێگای هاوڕێکانمەوە لە ڕێگەی مامۆستاکانی هوەرەوە دەیزانم کە مثلەن لە پرۆژەی دەرچوونە لە بەحسی تەخەڕوجە لە مەحەدی فنون جەمیلە لە کۆلیژی هوەر هەمیشە دەناڵێنن بەدەست کەمی تێکستی شانۆیی یان سیناریۆی درامی یان سیناریۆی کورتە فلم ئێمە بۆ ئەم پێشبڕچیە بەس لە شعر و لێکۆڵینەوە چیرۆک کابێڵینەوە ئەی بۆ هاندانێک نەوێ بۆ گەنجان کە تێکستی شانۆیی بنووسن و بێنن لە فێستیڤال بەشداری پێ بکەن و پێشبڕچەی لێ بکەن یان بۆ کورتە فلم نەنووسن بۆ سیناریۆ نەنووسن یعنی ئمە ساڵانە 60 خوێنکارمان تەخەڕوجەکە لە بواری سیناریستی ینی بواری سیناریۆ نووسین بۆ ئەمانە شانسی خۆیان تاقی نەکەنەوە کە ممارەسەی ئەم پسپۆڕیە خۆیان بکەن و لە فێستیڤالێکی وەکو گەلاوێژ بەشداری پێ بکەن لە فستیڤالی داهاتوە پلانتان هەیە پلانمان هەیە تەماعیشمان لەوەیە کە مەسەلەن هەندێک بواری گرنگی تری وەکو کورتە فلم و شانۆ و ململانەی شانۆیی یان عەلاقەل ئێمە بتوانین بجێک تەرخان کەین بۆ 3 تێکستی براوەی پێشبڕچەی شانۆ مەسەلەن تێکستی شانۆیی و بجێ تەرخانکەین و بیدەنێ ئەم 3 یەکەم و دووەم و سێمە ببێتە نمایشی شانۆیی لە شاری سلێمانی یعنی چەند گرنگە ئەمە بتوانین مەسەلەن 3 مانگ یان 6 تێکست مثلەن دەکرێت داوای هەماهەنگی بکەین لە حکوومەت لە وەزارەتی ڕۆشنبیری کە 6 تێکستی براوەی فێستیڤال هیشانۆ بێتە 6 نمایش کە دەکات 6 مانگ ئێمە نیو ساڵمان سلێمانی بێ شانۆ نەکرد ئەمە چەند گرنگەیانی بکرێ بپەڕێتەوە هەرچەندە من پێم وایە مەسلەی لایەنە کولتوریەکە لایەنە فەرهیجەکە ئەمە بەس بەم بنکەیە ناکرێ بەس بە دەکەس ناکرێ ئەمە پێویستی بە هەماهەنگی هەمومانە پێویستمان بە هەماهەنگی وەزارەتی خوێندنی باڵایە وەزارەتی پەروەردەیە وەزارەتی ڕۆشنبیریە کۆلیژەکانی هوەرە پەیمانگاکانی هوەرە ئەمە ینی بۆ هەمومانە دەبێت لە هەمووشمانەوە بێ ئەو کاتە باشتریش دەبێگە هی هەمومان بێ لەبەرەوەی هەماهەنگی و هاوکاری بینی دەستگا ئەکید باشتر دەبێت لە عەقلی دەستگایەک کە دەکەس بەڕێوەی دەبا و بە دنیابینی خۆیان ئیشەکەن
یعنی ئەو کاتە دەبێتە عەقڵ و دنیابینی 100 کەس. سلێمانی ناوکەکەی ڕووناکبیریە، ناوکەی فەرەنجیە. سلێمانی درەقەتی شارەکانی تر نایە بە بازرگانیەوە دڵنیابن، قەت درەقەتی نایە، درەقەتی نایە بە عومرانیش. یعنی تۆ لە دوبەی نابێەوە بە بینایی بەرز بە باڵەخانی بەرز، بەس دڵنیا بە ئیمارات حاج تۆفیقی پیرەمێردی نییە، دڵنیا بە نالی نییە، سالمی ساحب قەراری نییە. ڕاستە. ئاستی بەرهەمە بەشداربووەکانی فیستیڤال چۆنە بینیت؟ خۆی ئاستەکان ئەوەی دەینێرێ لەسەر ئەو کەوتووە، یعنی ئێمە وەکو خاوەن ماڵ ئەوەی دێ میوانە، یعنی کە تۆ جەنابەت لە ماڵەوە میوانە دێ ناڵێ بڕوانامەی چی تێ فەرموو بۆینانەکە بخۆی، دەڵێ فەرموو. ئیتر ئێمە ژواین وەکو خانە خوێ، ئیتر ئەوەی بەشداری پێدەکا ئێمە لی وەردەگرین، دواتر لەم بەشداری پێکردنە لێژنەی تایبەت هەڵێ بژێرێ، بۆیە ئاستی بەشداربوو دەکەوێتە سەر ئەو کەسانەی بەشدارە بن. عادەتەنی وای لێ هاتووە کە فیستیوالی گەلایش بێتە سەکۆی گەنجەکان، سەکۆی ئەوانەی بێسەکۆن، ئەوانەی بەشی خۆیان لە ڕیکلام و لە میدیانە بوردا. ئێستا مەسەلەن گەنجێکی کەلاری کە بەشداری دەکا بە شعر بە چیرۆک بە لێکۆڵینەوە، مەحاڵە لە سلێمانی 300 کەسی بۆ کۆبێتەوە، یان 20 کەناڵ تەختیەی ئەم کۆڕەی بکە. بەڵام فێستیڤال ئەو مینبەرەی بۆ دادنێ کە گەنجێکی کەلاری یان بادنی یان چۆمانی 200-300 کەسی لە سلێمانی بۆ کۆبێتەوە و ئەو هەموو تیشکە میدیایەشی لەسەربی و ئەو هەموو ڕێکلامەشی بۆ بکرێ، ئەمە بۆ ئەو گەنجە وەکو مینبەر و سەکۆیەکی ئازاد وایە. کاکتەڵ سپاس کە بەشدار بی لەگەڵمانە. سپاس هیوای سەرکەوتنتان بۆ خوازین لە فیستیڤالەکانی داهاتووترا. ئێمە سوپاسی ئێوەش دەکەین کە هەمیشە لەگەڵ ئێمە مادون. زۆر سپاس. سپاس. خۆشەویستان ئازیزان، ئەم دیدارە تایبەتەمان کۆتای هات کە تایبەت بوو بە 25 ەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش. خواتان لەگەڵ.